مساء بخير. وين ما مستعدين مديري لا الشغل سي ساعات هم جاري درجة فوقي بەخێراتنی کەناڵی پەروەرداکەین بۆ ماڵوێسە جوانەی نوانیان بۆ قوتابخانەی قڕگا بە خێراتنی بەڕێز مامۆستا دڵشادی شەکەین بۆ ئێرە کاو سەردانە بەسەری کردینەوە بەڕاستی مەکتەبێکی شەش پۆلی خێرخوازانی قڕگاستاون خێرخوازی کەش ماڵی ئاوا بێ هاتوو هاوکاری کردوین بەڕاستی دەوری کاریگەریان کاکڕزگار و حاجی هاوارە بەڕاستی ئیدر خەڵکەکەش ماڵی ئاوا بێت و هەڵوێستی خۆیان وانەوە بە پێی یارمەتی خوان یارمەتیان ناوین و بە پشتیوانی خی گەورە ئیشەڵاک وەتایی پێێنین و ئێوەش بەخێر بێن سەر چاومان و بۆ ئێرە خۆبەخشن وڵا هەرمی خۆبەخشە بەکرێکارم بەڵێ وەڵی زۆریانی لا دێگە و زۆریشی هاتووە تێمانوتون و پیاو چاکن و ئیتر هاتون حەزیان بەخێر کردووە و هەر لە چیمەتۆکە و لە شیشەکەەوە بە پێمانتون پێشترە نردوانە ئەم شەو سێ چوار گەڵا بە لێرەیە بە خێرخواست چیمەتۆی هێناوە و شەو لم هێناوە ئارە وەڵامی بەخۆش بەخوازیان لە دە کەس لێرە خۆ بەخشماوەتەوە بە مختار و بەدار و بەرێتە مختار هەڵوێسێکی جوانوانە بەجوودێ جزمەوە لێرەوە خێرخوازی لێرە ئیشەکات لاوە ڕۆژ و شەو لێرە ماوەتەوە خۆم لێرە شەو ماوەتەوە هەرمی یەک شەو لێرە ماوەتەوە لەبەر خاتری ئەوەی ئەو دار و تەختەی خێرخوازێ نردوێتی هەرمی لەسەر ئەرچی خۆشی نەقلی کردووە خۆشی نەقلێکاتەوە بۆیە لەسەر ئەرچی خۆش ئەم مەکتەبە ئێستا حالەن سێ دەوامیتیایە سێ دەوامەکەش بۆ نمونە بدەیەکە کە ڕۆژگار کوردەبێ زۆر مشکلە بۆ مناڵان دروستە بێ لەبەر خەبەریانەوە زایدن ئێستا ئێرە هەسە تەلەبەتیایە ئەم هەسە تەلەبەیە زۆرە لەبەری مەکتەبەکە هەم بچووکە زائیدەن بە پشتیوانی خوای گەورە و بە خێرخوازان و چواردە و چەند کەسی هەڵساین بە ئیشەکە شەش پۆلی خێرخوازیمان دروست کردوێتەوانێ سپاس بخوای گەورە ئێستا لە سا 6 تا 7 کێشەکە حلەبێ و احتیمالێ بێتەوە بە دوو دەوام ئێستا حالێن سێ دەوامە تاکە قوتابخانەیە لە پەروەردەی ڕۆژهەڵاتە کە سێ دەوامی تیا بکرێن